لە یەکەم هەواڵمانەوە دەست پێ بکەین. لەوانەیە زۆربەی ڕۆژەکانیان بێ لەوەی کە یەکەم هەواڵی پرۆگرامی کورسات مەگەزین هەواڵێکی ناخۆش بێت وەکو هەمیشە وتومانە. لە نێو مێژووی کووردا ئێمە کەڵە هونەرمەندی زۆر بەناوبانگمان هەیە لەوەی کە بەرهەمی زۆر جوانیان پێشکەش کردووە بە هونەری کوردی، بەڵام لەگەڵەوەیە ئەوان ئەگەر لەگەڵ ئێمەشان نەمێننەوە لەبەرەوەی کە ژیان ڕێگە نادات، بەڵام بەرهەمەکانیان هەر بە جوانی و بەناوازەیی ئەمێننەوە نەوە لە دوایینەوە ئەمێنێتەوە. خۆم عودەکەم شەو هەتا بەیان من سۆز ئەەکەم بۆ لەیلا و ئەویش بەگریان. ئەمڕۆ 44 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورە ئەلی مەردان تێپەڕ دەبێت. ئەلی مەردان هونەرمەند و مەقامبێژێکی گەورە و ناسراوی کوردستانە و لەو بوارەدا خزمەتێکی زۆری پێشکەش بە کاروانی هونەری کوردی کردووە. ساڵی 1904 لە گەڕێکی تەکی شێخ عەلی شاری کەرکووک لەدایک بووە و لە بنەچەدا خەڵکی گوندی کانیساردی ناوچەی سیتەکی پارێزگای سلێمانیە. لە قوتابخانە ئاینەکانی کەرکووک خوێندوێتی و دواتر چۆتە لەیلان و پاشان چۆتە شاری بەغداد. لە بەغداد هەلێکی باشی بۆ ڕەخساوە بۆ ئەوەی پەرە بە هونەرەکەی بدات. ساڵی 1939 یەکەم مەقامی لە ئێزگەی کوردی بەغداد وتووە و دواتر چەندین گۆرانی و مەقامی دیکەی لەو ئێزگەیە تۆمار کردووە. دواتر و لە ناوەڕاستی شەستەکاندا دەچێتە ئێران و چەندین گۆرانی و مەقام لە ئێزگەکانی کرماشان و تاران تۆمار دەکات. چەند ئامێرێکی میوزیکی زانیوە، بەڵام زیاتر خولیای عود بوو لە خۆشەویستی بۆ ئەو ئامێرە گۆرانی خۆم و عودەکەمی وتووە. شارەزای میوزیکی کوردی و عەرەبی و فارسی و تورکمانی بووە. ئەلی مەردان بەهۆی ئەو توانە هونەریە گەورەی لە بواری مەقامدا هەیبووە بە مامۆستا و باوکی مەقامی کوردی ناودێر کراوە. 24 تەمووزی ساڵی 1970 و لە تەمەنی 77 ساڵیدا لە شاری بەغداد کۆچی دوایی کرد و تەرمەکەی هێنرایەوە بۆ شاری کەرکووک و لە گۆڕستانی شێخ محێدین بە خاک سپێردرا. لەسا ڕۆژی ماڵئاوایی ئەم هونەرمەندە گەورەیەدا سڵاو بۆ گیانی پاکی ئەلی مەردان ڕابەری مەقامی کوردی و ئەو کلێنەی لە بواری مەقامدا بەجێهێشتووە و تا ئێستا پڕ نەکراوەتەوە.